بەردەمێکە لە ناو پارتیان تقریبا و لە تاریخی بنەماڵەکەمانەوە تا ئێسەوە دەوری 40-50 ساڵە لەگەڵ پارتیە وەڵای ئێسێمە بەڕاستی دادەشانەس و کچی مامۆستا برای مەحمەد هاتووەتە سلێمانی بۆتە مەسئولی مەڵبەند دوایەوە ژێمە لە زۆر قەرزادی مامۆستا برایمن هاتوونەتە ناو یەژێدی بە خۆشحاڵەوە هاتوونەتەوە ئیشەڵڵا هەتاکو و کۆتاییش لەگەڵی کێدی نیشتمانی کوردستانە بین و درێژە بە خەوادەگەی مامۆ جەلال ئێین و لەگەڵیا بین شانازی ئەەکەم کە ئێستا هاتوومەتە ناوی چەندی نیشتیمان بۆ ئەوەی ئێمە 50 ساڵە لەگەڵ پارتیان هەتا ئیسا بۆ نمونە سەردانێکیان نەکردوین نهاتوونەتە لامان لیان نەپرسیوین لە نزیکەوە ئایا ئێمە داواکاریمان چییە چیمان بۆ کراوە یان چیمان بۆکەن پارتی ئێمە خەباتمان زۆر بۆ لە ناو پارتیە باوکم غەفور مەنمی کابرایەک بووە کە هەموو پارتی ناسیوێتی هەموو یەکێکی دەیناسێ هەموو مەسئولەکان ئەیناسن هەتا ئێستا بەرپرسێکی پارتی نەهاتووە ئەحواڵێکی غەفور مەنمی ئێمە بپرسێ بەڕاستی پپژێ خراوین بەڕاستیش ئێستا ئێمە حەزەکەین درێژە بە خەباتەکەممان لە ناوی کێدی نیشتمانی کوردستانە هەتا کۆتایی ژیانمان داواکاری لە هەموو خزم و کەسوکارەکەمانەکەین دەگمەن بە کێدی نیشتمانی کوردستانی کە ئێساڵێن هاوپەیمانی تێگەشتی بۆ سەرکەوتن تەبەن ئەمە بانگەشەیە هەز کەس بەلای خۆیان بانگەشە ئەکا و عیبەشی تیان نیە